زانیوتە دەمبەرزکردنەوە بەسەر پێغەمبەری خۆشەویستە عەلەیهی سڵاو وسەلام هەموو کردەوەکان پوچەڵەکاتەوە و سەرپێچیکردنیشی سزای دنیا و قیامەت بە دوای خۆیان هێنێت. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسول الله محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستان سڵاوی خوای گەورەتان لەبێت. ئەگەر سەیرێکی پێگە و مەقامی پێغەمبەری خۆشەویست بکەین عەلەیهی سڵاو وسەلام و پێگەی وتەکانی لە قورئانی پیرۆزە ئەبینین کە لەو پەڕی بەرزی و بڵندیایە. خوای پەروەردگار سبحانه وتعالى لە سوورەتی نور ئەفەرمێت لا تجعلوا دعاء الرسول بينكم كدعاء بعضكم بعضا. ئەفەرمێت ئێوە بە شێوازێک بانگی پێغەمبەری خوا مەکەن عەلەیهی سڵاو وسەلام وەک چۆن بانگی هەندێکی ترتان ئەکەن، یعنی چۆن تەعامل لەگەڵ هەندێکتان ئەکەن بۆ شێوەش تەعامل لەگەڵ پێغەمبەری خۆشەویست ئەکەن عەلەیهی سڵاو وسەلام. پاشان دوایە فەرمێت فليحذر الذين يخالفون عن أمره أن تصيبهم فتنة أو يصيبهم عذاب أليم. ئەفەرمێت بترسن لەوەی کە سەرپێچی پێغەمبەری خوا بکەن عەلەیهی سڵاو وسەلام ئەو کاتە فتنە و بەڵاو موسیبەت بتانگرێتەوە یان تووشی سزای سەختی جەهەنەم. وروها لسورة حجرات أخوي كروجاس سبحانه وتعالى فرمت يا أيها الذين آمنوا لا ترفعوا أصواتكم فوق صوت النبي ولا تجهروا له بالقول كجهر بعضكم لبعض أن تحبط أعمالكم وأنتم لا تشعرون. أفرمت أي أواني كباورتان يناوى دن كان برز مكانوا بسر دنجي بيغمبري خوشويسا عليه الصلاة والسلام ئەگەر ئێوە دەنگ بەرزکەن بەسەر پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام وەک ئەوەی کە دەنگ بەرزەکەنەوە بەسەر هەندێکی ترتانە وەک چۆن لەناو خۆتانە قسەکەن هەندێکتان دەنگ بەرزەکەنەوە بەسەر ئەوانی ترە ئەوە لەو کاتە هەموو کردەوەکانتان بوچەڵە بێتەوە لە کاتێکە ئێوە هەست بە خۆتان نەکەنەوە ئەگەرتان لە خۆتان نییە. ابن القیم ڕەحمەتی خوا لێبێت لە تەفسیری ئاەتا فەرمێت یعنی تۆ ئەگەر بێت و تەنها دەنگ بەسەر پێغەمبەری خوا بەرزکەیتەوە عەلەیهی سڵاو وسەلام کردەوەکان پوچەڵ کاتەوە ئەگەر ڕاو بۆ چوونی خۆت تەفسیری خۆت بە قورئان پێش خەی بەسەر تەفسیری پێغەمبەری خۆشەویستە عەلەیهی سڵاو وسەلام بەسەر ڕاو بەسەر ئەمری پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام ئەبێت ئەو کاتە کردەوەکان چی لێ بەسەر بێت. بێگومان پێشخستنی ڕاو مەزهەب و بیر و بۆچوون ترسناکترە تاوەکەوەی کە تەنها دەنگ بەسەر پێغەمبەری خۆشەویستە بەرزکەیت عەلەیهی سڵاو وسەلام و لە ڕاستیە ئەم بابەتە بابەتێکی زۆر مەترسیدارە ئەبێتە مایەوەی کە کردەوەکانی ئینسان پوچەڵ کاتەوە. وروح خوای پەروەردگار سبحانه وتعالى لسورة الأحزاب فرمت وما كان لمؤمن ولا مؤمنة إذا قضى الله ورسوله أمرا أن يكون لهم الخيرة من أمرهم ومن يعص الله ورسوله فقد ضل ضلالا مبينا. خوای گەورە سبحانه وتعالى لەم ئاەتە زۆر تەوکید مەمە بەکارهێنێت. ئەفەرمێت بۆ هیچ باوەڕدارێکی ژن و پیاو نییە ئەگەر پێغەمبەری خۆشەویست عەلەیهی الصلاة والسلام قەزاوەتی لە شتێکا کرد بڕیاری لەسەر شتێکدا ئەوە کەسێک بۆی هەبێت بژاردەیەکی تری بۆ هەبێت بۆی هەبێت کە بابەتێکی تر هەڵبژێرێت غەیری ئەوەی کە پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام قەزاوەتی پێ کردووە. جا فەرمێت هەر کەسێک سەرپێچی پێغەمبەری خۆشەویست سەرپێچی خوای پەروەردگار بکە و سەرپێچی پێغەمبەری خوا بکە عەلەیهی سڵاو وسەلام فقد ضل ضلالا مبینا. قەدی بەکارهێناوە بۆ تەوکیدە ئەفەرمێت بەدڵنیاییەوە گومڕا بووە جا پاشان فەرمێت ضلالا مەفعولی مطلقی بەکارهێناوە واتە بەدڵنیاییەوە گومڕا بووە بە گومڕابوونێکی ئاشکرا و صفەتێکیش بۆ باس کردووە کە مبینایە. يعني راسي صفة يعني أو أسلوبك بكارها توبرت لتوكيد قد بكارنا وباشان ضلالا بكارنا وباشان صفتك شو بكارنا كضلالك أشكراء ومبينة الراسية بابتي بيش خصني وتوبو شنا كان بسر بوچونی پێغەمبەری خۆشەویست عەلەیهی سڵاو وسەلام بەسەر فەرمانی پێغەمبەری خۆشەویست عەلەیهی سڵاو وسەلام بەسەر ئەو شتێک کە پێغەمبەری خۆیان ناوێتی عەلەیهی سڵاو وسەلام بابەتێکی زۆر مەترسیدارە قورئان زۆر هەڕەشەی لێ ئەکات ئەگەر تەنها سەیری ئاەتانە بکەین کە چۆن پێگە و مەقامی پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام جاکات و لە پێگە و مەقامی هەر کەسێکی تر ئەو کاتە بۆمان دەرەکەوێت کە کەسێک ئەم کارە بکات لە لێواری تیاچوونایە خوای گەورە لایەکمان پارێزێت.